لو دارید شيء عجيب تشيد خلق مانجا كي جبو صوت خرنا نيتشيفان برزاني دكنا قرباني باختيار القلمه باختيار قادر باختيار مانجا كل بشتا هي ويمكن قرباني جبو صوت خرنا نيتشيفان برزاني بەڵێ دڵ بەخێن شاوە ئەوەی ئەبینی کە ئەم گاجووتەیە کە لێرە کۆمەڵێک لە دراوسێ لێرە کۆبوونەتەوە لێرە لەم گەڕەکە لە یەکێ لە گەڕەکەەکانی سۆران ئەو تەلەفۆنی بۆ من کرد شەوی ڕابردوو وتی کات جوانەگایە کە کەمە خێر بۆ محەممەد مەهدی بەڕاستی منەوەلی لێی حاڵی نەبووم دواتر ئەو باسم بۆکە بەڵام بە شێوەیەکی گشتی کە ئەوە کاکسیامەندە کاکسیامەند دەگەر بیتە ئەولایە کاکسیامەند لەبەرچی ئەوە ئەکەی جەر و زیرانت خڕکردوونەتەوە ئەتەوێ گازووتێک لێرە ئەمڕۆ بکەیە قوربانی بە ناوی خوای گەورە و میهرەبان پێشەچووی بە خێراتنتانەکەم سپاستانەکەم لەبەرەوەی ئەم جوانەگەیان کردووە خێری مەولودی پێغەمبەری ئەمڕۆ ئەگە خوای گەورە زاتێکی بە کورد بەخشیوە بە تایبەتی محەممەدی مەهدی جەنابی کاگنێ چیروان بارزانی من بە محەممەدی مەهدی ناوزاندیەکەم سپاس بۆ خوای گەورەگە ئەو زاتەی بە کورد بەخشیوە و بە جەنابی سەرۆک بارزانی بەخشیوە ئەمە شتێکە وەکو فریشتێک بەڕاستی من لێرەوە دەڵێم ئەم جوانەگایە سەدەقەی سەری کاگنێ چیروان بارزانی بی سەرۆکی هەرێمی کوردستان ئەم پۆستە جوانت پیرۆزبی ئەم پۆستە تەنانەت قابلی کاگنێ چیروان و عایلەی ماڵی مەلا مستەفا بارزانیە باشە گۆشتەکەی چی لە یەکەی دوای کوشتنەوە نەزەرت چییە من نەک نەزەرم چێ من کردیتمە خێری مەولودی پێغەمبەری گۆشتەکەی خۆ ناچم بیفرۆشم لە بازار بەسەر ئەو فەقیر و فەقارەتی دەدا بەشێکم بۆی بیتە سەدەقەی سەری جەنابی کاگنێ چیروان بارزانی سپاسی کاک مەسعود بارزانی شەکەم بەم شایستەی زانی ئەم پۆستە گەورە بە کاگنێ چیروان بەش بەڵێ بێگومان وەک باسم کرد کە ئەوانە قوربانیەکەن بۆ ئەوەی سوێن خاردنی سەرۆشی هەرێمی کوردستان ئەمڕۆ